ئێوارە 24 جوانترین سلااوان لێبێ بۆ ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێمان ئامادە کردووە لەگەڵ مابن. بە فرۆشتنی کەلوپەلی کەلەپوری بژێوی ژیانی پەیدا دەکات. نرخی باڵندەی خورماخۆرە دەگاتە 10 ملیۆن دینار. خوانێکی بەربان پێکهاتەکانی دەشتینەینەوە کۆ دەکاتەوە. بۆ یەکەم جار لە شاری هەولێر و لە سەراستی کوردستان کێبڕکەی دەنگخۆشی لە نێوان باڵندەی خورماخۆرە بەڕێوەچوو. ئەم باڵندەیە سەبارەت بە دەنگە خۆشەکەی خەڵکانێکی زۆری خولیای خۆی کردووە و خاون باڵندەکان وەکو هاوڕێ و هاودەم سەیریان دەکەن. هەروەکو خاون باڵندەکان دەڵێن بولبولی خورماخۆر وەکو مرۆڤ زاراوی جیاوازی هەیە و نرخی هەندێک لەو باڵندەی خۆشتر لە هەمووان بخوێنێ دەگاتە 10 ملیۆن دینار و تەنانەت زیاتریش. ئێمە وەکو ڕێکخراوی بەخێوکەرانی باڵندەی جوانی لە هەولێر ڕێکخراوێکی ناحکومین هەڵسەنگ بۆ یەکەم جار و یەکەم چالاکیمان لە شاری هەولێر پایتەخت لەسەر ئاستی کوردستان هەموو بەخێوکەرانمان باگەشت کرد بۆ ئەوەی ئەو پێشبڕکەیە بکەین. ئەویش تەنانەت و بلبلی خورماخۆرەی پێدەگوترێت. ئەو بلبلە تایبەتە بە ناوچە گەرمەکانی تەواوی عێراق و کوردستانی خۆشمان دەگرێتەوە هەرێمی کوردستان. ئەم بلبلە ساڵانە بە شێوەیەکی نافەرمی پێشبڕکێ دەکرا. بەڵام ئەو ساڵ توانیمان ئێمە لەگەڵ ئەو ڕێکخراوەی خۆمان کۆیان بکەینەوە شێوەیەکی قانونی بدەینێ. ئەوە بێکە دادوەریان بۆ دابنین یەکەم و دووەم و سێم هەڵبژێردرێەوە ڕێزێنانمایە بۆ ئەو بەخێوکەرانی کە کۆن لە ساڵانی هەفتە و هەشتایەکان بەخێویان کردووە ئەوانیشمان بانگەش کردوون کە ڕێزێنانیان بۆ بکەین وەکو ئەوەی کە ئەمان بوونەتە میراتگرێک ئەمە کە لە پاشیان هاتوونی وەکو بەخێوکەر خەریکی بەخێوکردنی ئەو باڵندانین وە پێشبڕکێی ساڵانیان لەسەر دەکرێت. تەبانەوە لە دەنگەکانی فەرقیە لە ڕەنگەکان هەموو یەکشکردن بەس بیستان لەگە بیستان فەرقیە جیاوازیان زۆرە شکلەکانیان یعنی دەنجیان دوقەکانیان فەرقیە بیستان لەگە بیستان فەرقیە بەڕاستی تا ئێستا باشترین بلبل 10 ملیۆن دیناری عێراقی دەڕواتن بلبلی باش ئێستا عالیان چەند باشترین بلبل لە ئاسی هەموو عێراق ئەوجە دوایە بیستانەکانی کە دێ وەکو بەسڕاوی وەکو عەلواجی قەدیم ئەوانە بلبلی چاکن لە دوی چەمی دێتن لە دوی بەدرە و جەسانی دێت بخۆم زمانەکانیان دەخینمەوە چیان خۆشترە زمانەکانی دەبی غەڵەتی نەبی زمانەکانی قوڕس بی بزانانی ئەو تەیرەچ دەرێ زمانی دووەم زمانی سێم زمانی چارەم بزانانی یەک مستەوەیە ئەگەر یەک مستەوا بێ ئەوە تەیرەکە ئەمەلی باشە ئەگەر زمانی یەکەم و دووەم و خراپ یعنی ئەو تەیرە بەڕاستی تەیرێکی خراپە ئەو تەیرە دۆخەی زۆرە بەڕاستی وەکو تۆفیق ویلیەم بەتیک علو تۆفیق مرد ئەوان هەموو زمانن ئەوە لە زمانی جوولەکەکانن ئەو زمانانە ئێستا نییە زمانی جوولەکەکان ئەو زمانە هەبووە بەس ئێستا مە زندیمان کردوێتەوە. طبعا لەمە لە ساڵی 1992 بەبیرم دێ ئەو تەیرەمان بەخێو کردیا کە ئەو تەیرەمان بەخێو کرد ئەوەل جاری لە کەویوە دەستمان پێ کرد کەوی بوو بلبلەکان بەخێومان دەکرد مەشهورە ئەو بلبلە بە کەوی یعنی ئێستا لە هەموو عێراق ئەگەر باسی بلبلی خورمایی دەکەن دەڵێن کەوی بەس ئەوانەی کە کەویان بەخێو دەکرد قەنەعەتەچیان لۆ دروست بوو ئەو زمانانەی کەوی لێ دەدا دڵی بەشەری مرتاح نییە پێ هەستان گۆڕیمان ئەو بابەتەمان گۆڕی کردمانە چیوی ئەو بلبلانەی کە دەگیران بیدایەتی دەمانهینان ئەوجا ئەلێرەوە لە بلبلی کەرکوچێ بگرە هەتا دەگەیە فاو
ئەوە گەتحەیە ئەوە فاوە ئەوە ئەبوو خەسیبە ئەوە مندەلاویە ئەوە قەلەم الحاجە ئەوە بابەتی زۆر بەو ئاخیرەی ئەو بلبلانەی کە پیا بوو بەدراوی پیا بوو کە بەدراوی پیا بوو ئێستا تقریبان ئەوانی تکە لە کورتیدایە ئەو بلبلانە ئێستا لە بۆ هەموو کەسەکی ناگونجێ ئەو گران بەهایانە کە بکڕی لە بۆ هەموو کەسەکی ناگونجێ لەو کەسەی باشە ئێستاوێکی وەچی کاپتن عەزیزی ئەوە یعنی هەموو شتی خۆی تەرخان کردێ لە ئەو تەیرەی بلبلی هەیە گەیشتە 7 ملیۆنی 7 ملیۆن و نیو ئێستا نایفرۆشی ئێستان کە بلێن دەفتەرێک نافرۆشی لەبەروەی ئیش و کارەکەی لەسەوەیە تەخریجەکەی کە پێ دەکا ساڵانە ئەو بلبلا ئینتاجی هەیە کە ئینتاجی هەیە لۆ لە دەستە خۆی بدا شتێکی نادریشە لە هەموو عێراق لە مانگی ڕەمەزانە و کەسانی بە ڕۆژوو دەبن بە شێوەیەکی گشتی سیستەمی وەرگرتنی خۆراک و هەرسیان لە چاو مانگەکانی پێش ڕەمەزان گۆڕانکاری بەسەردادێت بەڵام لە ڕۆژانی جەژن و دواتر ئەو سیستەمە خۆراکیە دەگەڕێتەوە دۆخی جاران ئەگەر بە پێڕێنمایە تەندروستیەکانەوە بێت پێویستە ڕۆژ و گران لە چەند ڕۆژی جەژن و تەنانە دواتریش ئاگایان لە چۆنێتی خواردنیان بێت بە تایبەت خۆیان لە خواردنی زۆری شیرنەمەنی و خواردنەوە گازی یەکان و چەرەزات بپارێزن. دەربارەی ڕۆژێت جەژنێ ئیشاڵا پشتیبان سێ چار ڕۆژە ئەمای ئەیوا ڕەمەزانە پیرۆز دێت سەر مەهەمیە دابدومایی هێت ئەم دێگەهین ڕۆژانێت جەژنێت ڕەمەزانە پیرۆزک و سێ ڕۆژێت جەژنێنە دنیا گەرمە نەشوان گەرمایە بەسپا گەرمەژی خەلکی vê heyvîda xwardin û vexwarin ji bo mawê çarda katjimêre qedeqet kat çuka ev stalê rojî girtinê ne. Li vêrê dawekî bit cejin tiviya însanî heşxwe hebit kedî çuka li vêrê çi dibit dê gorîn li fesleca an ku jemê xwardinê dibît kewata fesleca gedey û yê rêvîka rêxeloka dê hêr gorînê. Ev gorînekî taybet dê rûy de ser gedey însanê yanî gedey însanê meîda dê elemet fêr bitib bi şêweyekî li wextekî muhedded dê xwardin bo têda çit û wextekî muhedded jî xwardin dê jê hêd berînê. Li vêrê de wekî Remezan xilas dibît ev sistema carek dî dihêtewe gorîn bo nîzama berê bo ser sistema berê Remezanê. Ev jî hendek cara kartêkirinê xerab bû. هاوڵاتیەک ساڵانێکی زۆرە لە نێو بازاری سلێمانی سەرقاڵی فرۆشتنی کەلوپەلەکە لە پوریەکانە ئەو وەک خۆی دەڵێت ئەم کاتی قوتابی بووە حەزی چۆتە سەر ئەم کارە و بۆ کۆکردنەوەیان سەردانی ڕۆژهەڵات و باکووری کوردستانی کردووە و زۆری بۆ ماندوو بووە ئامانجشی ئەوە بووە لەم ڕێگەیەوە بژێوی ژیانی پەیدا بکات و لە پەنای ئەویشدا خزمەت بە کولتوری کوردستان بکات. من ناوم شوان محمود زێوەرە ناسراوم بە شوان زێوەر ناو هاوڕێکانم و ناو بازارە سەرەتا لە ساڵی 1992وانێ پاشەوەی کە لە زانکۆ دەرچووم لە ساڵی 1970 و بە فترەی عسکەری و فیراری ئەو شتانیان ڕۆشتین نەمتوانی دابمەزرێن بیرم لە کاری ئازاد و سەربەست کردەوە دوای ئەوەی توانیم ئەم دوکانە دابمەزرێن بۆ خۆم سەرەتا ئیشی پەراگۆ و قرتاسیەمانە کرد تا ساڵی 2003 بەڵام لە مناڵیەوە من خولیایەک هەبوو لە مێشمە ئارەزووی کۆکردنەوەی پارەی کۆن و شتی ئەنتیک و ئەلەو بابەتانە ئەو جۆرە بابەتانە ئارەزوویەک بوو حتا تابلۆی کۆن و ئەو شتانە. سەرەتا زۆر زەحمەت بووە من بۆ دابینکردنی تەنها پارچەیە کە نزیک بێت لە کللتوری کوردی خۆمانەوە
باشترین شوێن کە من ڕووی تێ بکەم بۆ دروستکردن و بیرۆکەکانم بگەێن بۆ کەسانی کە بتوان کۆمەکەم بکەن لە دابینکردنی ئەم ئیشانەیە ڕۆژهەڵاتی کوردستان بوو. دوای ئەوەش باکوور توانیم چەند پارچەیەک لەسەر ئارەزوو لە تەوسەی خۆم بۆم دروستکەن و وردە وردە دەستم کرد بۆ شتانێک کە پەیوەندیە بە کللتوری کوردەواری خۆمانەوە هەیە بەڵام لەبەر پچوچی جێگاکە ناتوانین هەموو شتێکە بە بابەتێ پەیوەندی بە کەلەپور و کللتوری نەتەواتیمانەوە هەبێ کۆی بکەمەوە لە شوێنێکی ئاوا کە جاری وا هەیە یعنی خۆم ڕێگە بە خۆم نادەم دەستبەرداری ئەو پارچانە بم چکە هەم بە قیمەتەن هەم ناوازن هەم بابەتێکی کەلەپوریە نابێت کڕین و فرۆشتنی پێ بێت. ئەم جۆرە پرۆژانە پێویست دەکات کە دام و دەستگایەکی دەوڵەتی لە پشتیەوە بوەستێت کۆمەکی پێ بکات دامی پێ بکات شوێن و ڕێگەی بۆ دابین بکات و تێگەیشتن هەبێت لە شێوازی کارەکە. ڕاستە من پرۆژەکەم پرۆژەیەکی بازرگانیە چکە ئەگەر لە پاڵ مەبەستی ئیشەکەیە کە ناساندنی کللتورەکەیە ئەگەر بابەتێکی بازرگانی نەبێت بژێویم دابین کە ناتوانم بەردەوام بێت. لە نظری خۆمەوە لە بیر و بۆچین خۆمەوە ئەتوانم بڵێم کەمێک خزمەتەکەم یعنی من منەتی ئەو خزمەتە ناکەم بەسەر میلەتەکەمە من پرۆژەیەکی بازرگانیم هەیە لە پاڵیا ئەمە خزمەتێ بگەێنم کە میوانێک کاتە وڵاتەکەمانەیە شتی کللتوری وڵاتەکەم بناسیێنم و پێی بەخشم و مقابل بە بڕێک پارەی معین. هاوڵاتیەکی شاری دۆک لەسەر بیرۆکەی دایکی کارگایکی نانکردنی کردوتەوە کە لەم کارگەیەدا هەلیکاری بۆ چەندین ئافرەت ڕەخساندووە هەرچەندە لە ڕابردوو خەڵک لە ماڵی خۆیان نانی تیریان دەکرد بەڵام ئێستا کردنەوەی ئەم جۆرە کارگانە لەگەڵەوەی کە هەلیکار بۆ چەندین ئافرەت دەڕەخسێنێت خەڵکی شاسانتر ئەم نانیان دەست دەکەوێت بە تایبەت لە مانگی ڕەمەزان کە نانی تیری خواستێکی زۆری لەسرە. دەستپێکە ویشولی ئەوە دایکە من گوتیدەوە شولێکی بکە کۆتا هەندێک فەقیر و ژەر بە شۆرکەن هەر کەسێکی شولێکی بکات شولەوە شولێ زەڵام وایە مە بە شولێکی بکەن کۆ دەکێتی تیمە و ژگەت شەهیدا و ئەوان ئەو هەندێک زەڵام بەتێت معاوق نەشن شول بکەن گوتی شولێکی وەسە بکە کۆ ژنێک بچێن بە شول بکەن ئەوە فکرە دایکەم بۆ سەخەتە دایکە خۆ شول هەنێ منێکری ئەفرەت جات زانیتن بەش شەشە حتا 12 ئەفرەتە ئەپڕۆژدن لەوێرە کار دەکەن ساعت 8 سپێدێتی ناوێرە حتا تقریبا 6 ئێواری و شوێوەژی نانیە کە چەت نانی چێتکەن حەق دەستێوانە حەسەب عادەدە کە عادەدەوە چەندە ئەم دەینێ خدای گەرەکێک زەحمات بوو و هەموو مناتزۆنی بەس پشتینگی پیش بچاس فێل بوو ئەولاس منۆ ناچێت کرد من گرێک چێت کرد بەس پشت بچاس فێلی ناوانیژی بوو خدای گەرەکە بۆشە کە خۆ نەدەن کەسێک بێن خڕاکە خشکێ بێکن خدای وش بی رمضان تقریبا ساعت 8 تندجر حتی شبه حتی دوام دیجیتال تندجر حتی ساعت 1 2 وصدمين ساعت 12 ونيفاكي دي چند دي من الفيرا
کۆمەڵی ڕۆشنبیری کردانی لە ئەلقوش بە هەمانگی لەگەڵ ئاژانسی ئەمریکی بۆ گەشەپێدان بە بۆنێ مانگی ڕەمەزان خوانێکی بەرمانگی بە بەشداری 200 کەس لە عەرەب و کورد و مەسیح و ێزیدیەکان ڕێکخست. مەبەستیشیان لەم خوانە بەرمانگاوەیە کە گیانی پێکەوە ژیان و لێبردی لە نێو پێکهاتەکانی دەشتی نینەوە پکەوتر بکەن. خذها فخلك دفرنا واغلب واجي يعني جبران ما دس اي عربن ويزيدين وكردن ومسيحيين بس بيني ما فتشتكي يعني مؤشرك قال لك باشا يعني كردستان وصل خلك بيك فجيد افا ام تشينش فير الرساله كبنيرن بو دنيا حميه انه كردستان جه واخا سياستها بيك فجيانيه ويا راحتيه يا منو اسايشيه. هاتي ما مناف رمانا بعصير رمضانيا سر دوازدم هات جيرانا بل وما حكى سر حجيانا يا مسنيا ايزد يا صدقه وحيو ايمانا قوري رمضاني ما هكت قري سر دوازده هيفا لي بحقيقة ما إلو ديت فرق ام حاضر بين البدريه الجنديه البدريه ايزدي بصرمانية عرب كردة بصرمان مسيحي هرچا ليرة حازب وسر صفركي وتقل خلكي متقي الفطار بوني تقل جيناري تخو ماشك رمضان وان بيروزي كر روجيت وان قبول بين رمضان وان بيروزي بيت وهاتنا رمضان يا خيري بيت. اليوم نحن في قرية بدرية أقمنا هذه ئەمڕۆ لە گوندی بەدریە ئێوارەخوانێکی بربانگمان بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ساز کردووە. ئەم چالاکیە لەلایەن کۆمەڵی ڕۆشنبیری کلدان سازکرا بە هەمانجی لەگەڵ ڕێکخراوی گەشەپێدانی ئەمریکی. بێگومان ئامانجی ئەم چالاکیە دەرخستنی پێکەوە ژیان لەم ناوچەیە کە چەندین نەتەوەی وەکو کورد و عەرەب هەروەها ئاینەکانی ئێزیدی و مەسیحی و مسلمانان بێکەوە دەژین. قوس قزح من المكونات فيها المسيحي فيها اليزيدي فيها المسلم فيها العربي فيها الكردي. پینەچیەکی شارەزای و ڕۆژانە بۆ بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی کاری پینەچێتی دەکات. هەرچەند حوسێن لە هەردوو قاچی پلاتین هەیە و تووشی نەخۆشی درێژخایەن بووە، بەڵامەک خۆی دەڵێت بێ بازاری و قسەی خەڵک و کەم توانایی خۆی نەبوونەتە ڕێگر لە بەردەم کارکردنی و کارەکەی بە گونجاو دەزانێت و هەر کات کاری نابێت پەنا بۆ نووسینی شاعر دەبات. من 2010 یەکەم مووقیفی ئەو کەواکە باڵێن قۆناغی ئەوە دەستی پێکردکەوە سەرەتا یەکەم عەمەلیاتم کرد لە یەکەم عەمەلیاتە چوون بۆ ئەم خولەیەکەوە ئێستا ئەیکەم ئەو کاتە دیارە هۆی سەرەکی تەنیا بەس کەمەندامی بوو و لەگەڵەوەشا خۆش معنی حەزم لێکە چون کاتەکە بۆ من گونجاو بوو یا بڵێن ئیشەکە بۆ من گونجاو بوو ئەم توانی کۆنتۆڵی ئەو ئیشە بکەم بەسەر خۆم ئازاڵ بووم و توانیم کە بەدەستی بێنم و لە ئەندامیشا با بڵێن هەم دوکانیان بەدانم هەمیشکەوە توانیم ئیشەکە هەتاوەکو ئێستا بەڕێ بکەم زۆر بە ئاسانی کە دیارە ئیتر ئەم ئیشی دانیشتنە بۆ من بە تایبەتی لەم کاتە چاکە بەڕاستی. ئەو ئیشە تەنیا یەک ئیش دیە بە تایبەتی دوو ئیشە کە دوو ئیشەکەش هەر ئیشێکیان هەژنۆ لە قیلەوێتەوە یەکێ لەوانە بۆ منە ئێستا پینەچی لەگەڵ وەرشەی چەرم واتانی بەشی کوشتنوگاعی بۆ سیارە
بە هەموو بەشەکانی ئیتر چی گاعیوە چی کوشن بێت چی لەزگە بێت شتەکانی ترشی بە زیادە من بۆی کە من دایمە نەمتوانێت ئەمە ئەو بەشەی بکەم ئەمە کە بریتە لە وەرشە ولا عين كاش أمش قربت بقى وكتواكري يكن أمش بلاينكم يعني هجنو إشي ذات اللي يعني بلاينكم بانزي إشي لبونا هل برين خياتي بزمار شيء سيكواتين تراقة دورينوي بيلاو جانتا بوصال بانتول إتأوشان شاء عين كاتب بدمي أيكم قاتشي شف أما دوانزع عملياتيان بونسيم كإستشوارم كردوه كبلاتنيان تكردوه وقاتشي ئەم قاچی ڕاست پارچەیە وە سنگشم کراوەەوە ئیتر دیارە یعنی لە سێ لاوە من کاوەتی ئەندام لە دەستداوە ئەم قاچی ڕاست و قاچی چەپ بۆ لەگەڵ سنگشمە کراوەتەوە فەت حەسەدرە قدری خۆت بگرە ئەگەر قەدرزانی قدری من بگرە ئەگەر ئینسانی ئەی دیارەوە بۆ کەسم کردووەکەوا کە لە ئاستی من بەڕاستی ینی مەوقفێکی ناخۆشی وە دەمە جارە بەوە جوام داوەتەوە بەرگە و بابەت ێوارە 24 ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبێ ئێوارە ئاسوودە بن.